ئێوارەتان باش هێرە مەولودیم لە بەرنمەیەکی دیکەی ژیان دۆستی لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستە. دەزانم ماندوو بووی، دەزانم ڕۆژەکەی درێژە، دەزانم زۆر توین بووی، بەڵام لەگەڵمانە بن لە بەرنمەی ئەمڕۆی ژیان دۆستی دەمانوێت شتێکی زۆر تایبەتان بۆ دروست بکەین. بێگومان هەرێمی کوردستان هەولێری پایتەخت بووەتە شوێنێک بووەتە باوەشێک بۆ هەموو پارچەکانی دیکەی کوردستان و زۆر کەسی دیکە لە پایتەختی کوردستان ئێستا دەژین. ڕەنگە بۆ بەربانگ هەر کەسە و بە شێوازە بە کللتورێکی جیاواز بە خواردنێکی جیاواز بەربانگەکەی بکاتەوە. بۆ بەربانگی ئەمڕۆمان دەمانەوێت کە چەند خواردنێکی تایبەت ئەوەی کە باوە لە ڕۆژهەڵاتی کوردستان بێوەی ئازیز و خۆشەویست بناسێنین، بە تایبەتی دروستکردنی خواردنێکی زۆر زۆر تایبەت و خۆش بە ناوی حەلیم. ئەم خواردنانە چین و ناویان چیە؟ بە تایبەتی دروستکردنی حەلیم کە زۆر زۆر قورسە دروستکردنەکەی بە ئێوەی بینەری ئازیز و خۆشەویست لە بەرنامەی ژیان دۆستی نیشان دەدەین. زۆر باشە، من بەڵێنم بە بینەرەکانمدا بوو کە پێکەوە حەلیم دروست دەکەین. شێڤەحید و دەریاخان ئێوە ئامادەن بۆ دروستکردنی حەلیمەکەوە نییە؟ زۆر باشە، پێکەوە ئێستا باسی کەرەستەکان دەکەین کە چمان پێویستە، وایە؟ زۆر باش، فەرمونێەوە. شێڤەحید باسی دروستکردنی حەلیم بکەین. چی زۆر پێویستە؟ دەبێت چمان هەبێ؟ هەموو شتەکان بێگومان پێویستەوە نییە؟ بەڵێ هەر شتێک پێویستە. جا بۆ بینەرانی باسکە بزانی چی دەبێت؟ یەکەم ئەبێ گەنم بوو. گەنم، بە گەنم دروست دەکەین. بە گەنم دروست دەبێت. دوای گوشت. گۆشتەکەی گۆشتی چییە؟ گوشتی بەرخە. یعنی بە ئەتوانی لە گوشتی ئەلەشیشیش. خۆی دزاتە بە گۆشتی ئەلەشیش دروست دەکەین. بەڵێ بیشتر لە ئێران گوشتی ئەلەشیش. یعنی ئەو دوو کەرەستە بیدایەتەکە بێ بۆ دوانە دروست بکرێت. بەڵێ بەڵێ بەڵێ. یەکەم جار دەبێ ئەو گەنمە تەڕ بکەیت. بۆ ماوەی چەندێک؟ بۆ ماوەی 5 ساعت 4 ساعت 5 ساعت. ئەو گەنمەش وەبزانم جیاوازە لەگە گەنمی دیکە بێ گەنمەکە. بەڵێ بێ پوستە. پێستی نابێ. باشە. شێڤەحید خەڵکی کرماشانی. زاراوەی کرماشانیش قساکەی ئێستا زۆر باشە. ڕۆنی کرماشانیشمانەیە. بەڵێ ئەو ڕۆنیژە تایبەت مەخصوص کرماشان. هەر لە بوونێ دیار. دەڵێن حەلیم بە ڕۆنی کرماشانەوە خۆشترە بێت تام و چێژی تایتر. بەڵێ زۆر باشە. تاقینەوە. زۆر باشە. جا دەستکەین بە دروستکردنی حەلیمەکە بزانین چۆنە؟ بەڵێ بەس ئەگەر پاوە ئەبێ بە پێوە بین زیاتر. زۆر باشە بە پێوە دەبین و بزانام کار ئاسانیترە بۆ خۆشترە بۆەوەی کە کار بکەین. زۆر باشە بە پێوە دەبین و سەرقاڵی دروستکردنی حەلیم ببین بۆ بینەرانمەوە نێ دەریاخان توش دەست پێ بکەین لەگەڵمان هاوکارمان دەبوێنێ. زۆر باشە. شێڤەحید دەریاخان لەگەڵ شێڤەحید ئەگە هاوکار بن وە بزانام یەکەم جار گەنمەکەی دەبێت بێنێنەوە ئەوە نییە؟ بەڵێ ئەو گەنمە نیو چیلۆی گەنم دەیەوە نییە؟ بۆ 6 نەفەر بۆ 6 نەفەر نیو چیلۆ گەنمە کوتراویش دەتوانین بەکاربێنی گەنمە کوتراوی هەر ناو گەنمێکە پێستەکەی لەکەێتەوە. بەڵێ ئەبێ پێستەی لێ بکرێتەوە. پێستەکەی یعنی حاضر هەیە لە بازاڕیشداوە نییە؟ بەڵێ بەڵێ ئەوە دادەنێن بۆ کە بخوستێن بۆ ماوەی 2 ڕۆژ 4-5 ساعت. ئێستا گۆشتەکەشی گوشتیش بە کەیفی خۆتی ئەتوانی هەر بە کاملی بپەزیە ئەتوانیش هەنی خینە 3 پارچە گۆشتەکەی دادنێ بکڵێت. بەڵێ زۆر باشە. ئەگەی دوای ئەمانە بە شێوازەکە بە شێفەمی وەحید بۆمانەگەر کوڵا ئەوە گەنمە بقوڕێ دوایت خۆی لەسەری زۆرەکەی زافەکەی ئەو کنجلیش زافەکەی دی با بقوڕێ تەواو. یعنی ئەوانە هەمووی پێکوانەی بکڵێ. بەڵێ کە تەواو بوو ئەو هاینێتی بەم شێوازە ئەم بە پێشتر ئامادە کرا بۆی کە نیشانی بدەینەوە نێدەریەکان. پێشتر لە قەدیمدا هاوڵ بەکاردەهات یعنی داهاتن گەرمەکان دەکوتاوە بوو ینی ماندووبوونی زیاتری بوو. ئێستا بۆ بارودۆخەی دێن بە میکسێر ئەو میکس دەکەن بۆی کشتەکە زووتر بێتە بەردە نازانن لە قەدیم لەسەر ئاگرێک و مەنزەڵێکی گەورەیاندا دەناتە بەیان یەک ڕۆژی پێویست بوو. ئێستا بەبەوەیە. زۆر باشە هەتاکو شێڤەحی گۆشتەکە ئامادە دەکا و دەیبا دەیکڵێنێ دەریاخان باسی گرنگی حەلیم بکەین. حەلیم هەر جووری دەزانی یەکێک لە گرنگترین شتەکانی کە تێیدا بەکاردەڕا گێنم و گۆشتە. هەردووکیان پرۆتەینێکی زۆریان هەیە و زۆر سوودمەندە بۆ بەدەن بۆ جەستە.
بەخاتری ئەمە ئەوە زۆر باشە بۆ مانگی ڕەمەزان یعنی کەسانی کە بەڕۆژوو دەبن زۆر ینی بە قووەتیان دەکا زیاتر باو لە بەربانگا دەیخۆن زۆرتر بۆ بەربان بۆ پارشەویش بەکاردێ ئەو بەس بۆ ڕەمەزان نییە لە مانگەکانی زستانێدا کە ساردە هەوا ئەوە زۆر شتێکی تایبەتێکی زۆرتر دەداتێ زۆر باشە بۆ جەستەی ینی شتێکی تایبەتە کاتە دروستنەکەنێک دروستکردنەکەی خواردنەکەشی تایبەتە چونکی بەڕۆنی خۆماڵیش دروست دەکرێت ئیدی قوتێکی زۆرتری دەداتێت کونجیش تایبەتە ئەویش ڤیتامیناتی خۆی هەیە و دواتر ئەو خواردنە بە دوو شێواز دەخواردرێ هێندێک حەزیان لێ بە شەکر دەیخۆن هێندێک حەزیان لێ بە خێ دەیخۆن یانە کەسانی کە حەزیان لە شتی شیرینە چونکی هەم گۆشتی تێدا بەکاردراوە هەم گێم دەتوانی بە دوو تامی جیاوازە تۆ ئەوەی تاقیکەوە و زۆر تایبەتە زۆر باشە مادام لەگەڵ شێڤەحیدا گۆشتەکەشمان ئامادە بیبێ حەلیمەکە بنینە سەر تەباقەکە بۆی کە بخڵەوە نییە سە کاتژمێرێکی دێت پاپیکەوە بڕێ ئەوەش خواردنی حەلیمەکە کە دوای حەو کاتژمێر بێگومان ئامادە بوو سپاس بۆ شێڤەحید دەستت خۆش بێ دەریاخان کۆمەڵ خواردنی دیکەش لێجێ لەوەکە حەلیمەکەمان باسێکی خێرا ئەو خواردنانە هەموو ینی بۆ مانگی ڕەمەزان دەتوانی بەکاری بێنی پێویست ناکات هەمویان لەسەر سفرەی بێ بەس ڕۆژێک دەتوانی سوپی بەکاربێنی ڕۆژێک ئاشی ڕشتەیە و ئەوە شو لە زەر دەکە لە برنج و زەعفەران و گوڵاو و شتیوات پێکهاتەوە هەر کام لەوانش تایبەتمەندی خۆی هەیە هەر یەکی تایبەتمەندی خۆی و بۆ جەستەی باشە و زۆر شتێکی خۆش و جیاواز دەریاخان ئاش ڕشتەش یەکێ لەو خواردنانە کە پرۆتین و وەکە تایبەتی بەکارهێنانی هەندێک وەکو فاسوولیا و نۆکوانی تێدا و بزانام بەهێزە سەوزی تایبەتیش تێدا ئەوە سەوزی تایبەت بەخۆی هەیە حبوباتێکی یەکجار زۆری تێدا بەکاردەچێت هەروەها مەسەڵەن پیازە کەشکە کە کەشک زۆر باشە بۆ جەستەی ڕازاوانەشی زۆر گرنگە بۆ سەر سفرەی بەربانگ و بۆ میوانداریەکانی ڕەمەزان زۆر شتێکی خۆش و تایبەتە و ڕشتەی تێدا بەکاردەچێت بێجگە لەش خواردنی دیکەش هەیە وەکو هەروەتر کە کوتم شۆلە زەردە و سوپی جۆیە ئەوەش هەر ئەو جۆی بەکاردەبین کە بۆی بەکارمان هێنا و شتێکی جیاواز و خۆشە بەتامبوونێکی بێگومان ئەوانە هەموو ینی تایبەتمەندی خۆیان هەیە و جیاوازن زۆر باشە زۆر سپاسی ئێوە دەکەین شێڤەحید و هەروەها دەریاخانیش هیوادارم کەم خواردنانە کە دروست کراوە مەبەستە نانی شاندانی بوو ئامان سڵامان ئاگاتان لە خۆتان بێ هەمووی نەچن پێکەوە بخۆن ڕەنگە سوپەکە لەگەڵەوە نەگونجێ ئەوە لەگەڵەوە نەگونجێ نەچێتە مەعیدەتانەوە هیوادارم کە بەربانگێکی خۆش بە تەندروستێکی باش و بە خواردنی زۆر بە چام و بەلەزەت لە ناوچەکانی دیکەی کوردستانیش و لە هەموو شوێنێک هەوڵدەن کە ئەم خواردنانە پێبن و هیوادارین کە نوێژ و ڕۆژ و تەعاتێ باداتان قبول